بڕینی پەنجە و سووتاندنی جەستە چی لە عەفرین ڕوودەدات؟ چەکدارانی سەر بە تورکیا چۆن ماڵی کورتاڵان و داگیر دەکەن؟ گروپە چەکدارەکانی سەر بە تورکیا لە سووریا بەردەوامن لە تاوانکاری. بەخراوەکانی مافی مرۆڤ دەڵێن ئەم گروپانە هاوشێوەی جەلادەکانی ڕژێمی ئەسەد داهێنان دەکەن لە شێوازەکانی ئەشکەنجەدان. هاوڵاتیەکی کورد لە عەفرین باوکی سێ منداڵ و تەمەن 42 ساڵ بەهۆی کاریگەریەکانی ئەشکەنجەدان لەلایەن گروپەکانی سەر بە تورکیا گیانی لەدەستدا. ئەو لە ساڵی 2024 لەلایەن گروپێکی سەر بە تورکیا ڕفێندرا و پاش 42 ڕۆژ ئەشکەنجەدان لە دۆخێکی دەرونی و تەندروستی ناجێگیردا ئازاد کرا. کاتێک گەیشتە حەلەب دەرکەوت پەنجەکانی پێیان بڕیوە، جەستەی سووتێنراوە، ددانەکانی لەدەستداوە، لێوەکانی بڕدرابوون. شوێنەواری گوژاندنەوەی جگەرە بەدەستەوە دیار بووە، هۆشی لەدەستداوە و تووشی فلیجی بووە. لە ساڵی 2018-2019 تورکیا و گروپە چەکدارەکانی عەفرین و سەرێکانی و بەشێک لە ڕۆژئاوای کوردستانیان داگیر کرد. سەرەڕای ڕووخانی ڕژێمی ئەسەد و پێکێنانی حکوومەتی نوێ لە سووریا ئەو ناوچانە هێشتا لەژێر دەسەڵاتی ئەو گروپانن و تاوانی گەورەی دژی کورد ئەنجام دەدەن. ماوەی ساڵێکە لە دوای ڕووخانی ڕژێمی ئەسەد ئەحمەد شەڕع بەڵێنی جێڕانەوەی کوردانی دوورخراوە بۆ عەفرین دەدات، بەڵام لە ترسی تورکیا و لاوازی خۆی تاوەکو ئێستا ئەو بەڵێنەی بەرامبەر کورد جێبەجێ نەکردووە و شارەکە هەر لەژێر دەسەڵاتی تورکە و تەنانەت ئەو پارەی بەکار دەهێنرێت لیرەی سووریە و جگە لە ئاڵا و بەکارهێنانی زمانی تورکی.